سەردانی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ واشنتۆن یەکلاکردنەوەی دۆسیەکان ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز محەممەد حەسەن ساعدی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز محەممەد حەسەن سڵاوتان لێبێ و کاتتان باش. چارەسەربوونی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا و باشتربوونی پەیوەندیەکانی نێوان ئەم دوانە تا چەند و لەکوێی دۆسیەکانی محەممەد شیع سوودانیدا بۆ واشنتۆن؟ بسم الله الرحمن الرحيم. تحية وناوی خۆی بەخشندە و مێهرەبان. زۆر سوپاس بۆ ئەوە بینێرانی کوردستان بیستوچار جەژنتان پیرۆز بێت. هەموو ساڵێک بە خۆشی گەلی ئێمەی کوردی لە خۆشی و کامەرانیدا بێت. ڕاستەکەی سەردانەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی بۆ ئەمریکا چەند دۆسیەیەکی گرنگ لە خۆ دەگرێت بەر لە هەموو شتێک پەیوەندی نێوان ئەمریکا و عێراق و هەروەها جێبەجێکردنی بنەماکانی ڕێککەوتنی چوارچێوەی استراتیژی لە نێوان ئەمریکا و عێراق. ئەمە بابەتی هەرە گرنگ و دۆسی هەرە لە پێشینەیە کە سوودانی لە واشنتۆن لەگەڵ سەرکردەکانی ئەمریکا گفتوگۆی لەبارەوە دەکات. بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق تەوەرێکی دیکەی گرنگە و هەردوو لا دەمەتەقەی لەبارەی ئەو بابەتەوە دەکەن. ڕاستەکەی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراالیش ئەمە بابەتێکی ناوخۆیی هەرچەندە و بابەتێکی گرنگە و لەوێش تاوەتوێ دەکرێت و بابەتێکی گرنگ دەبێت. من پێم وایە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراالی هەردووکیان ئیرادەی سیاسیان هەیە بۆ ئەوەی کێشە ناوخۆیەکانی خۆیان چارەسەر بکەن و ناکۆکیەکان کۆتایی پێبێنن. هەرچەندە من پێم وایە کێشەکان سیاسی نین. بەڵێ، پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تا چەند لەو سەردانە لە نێوان سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی ئەمریکادا گفتوگۆی لەبارەوە کرێت کە زیانی هێزگا زۆری بە عێراق گەیاندووە ڕاگررتنی ئەو نەوتە. وەڵێ ئەم دۆسیێش بە هەمان شێوە تەوەرێکی سەرەکی گفتوگۆکان دەبێت. ئێستاش گفتوگۆ هەیە لە نێوان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراالی بۆ دەستپێکردنەوەی هەناردەینەوتی هەرێمی کوردستان. ئەمە بابەتێکی زۆر گرنگە و سەرۆکی هەرێمی کوردستانی سەردانی بەغدای کردووە باسی ئەم پرسەی کردووە. من پێم وایە بە گوێرەی ئەو زانیاریانەی لای من هەن بابەتەکە کۆتایی دێوکێشەکان چارەسەر دەکرێن بە تایبەتی دوای سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا. ئەم بابەتە ڕەنگە بەتەواوی چارەسەر بکرێت و هەروەها بەڵام زیاتر باس بوونی هێزەکانی ئەمریکا و ڕێککەوتنی استراتیژی دەکرێت. ئەمە گرنگترین ئەو بابەتەن کە لەوێ باز دەکرێن. جگە لەمانە ئەوی دیکەش پشتی ناوخۆیە ڕەنگە گفتوگویان لەبارەوە بکرێت بە تایبەتی ئەوانە پەیوەندین لە چێشەی ناوخۆیی هەیە و ئەوانەی کە پەیوەندیان بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراالیەوە هەیە. گفتوگویەکی جدیش لە ئارادەیە ئیرادەیەکی سیاسی زۆر باشەیە بۆ ئەوەی ئەم بابەتە بە یەکجاریدا بخرێت و هەردوو لا جددین لەم بابەتە. ئاڵنگاریەکانی بەردەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پێی عێراق لە پێگەیشی گرنگدایە. ئەمە تا چەند باسەکرێت کە عێراق هەوڵ بدات دوور بێت لە هەر ململانەیەک لە هەر شوێنەکە بێت. عێراق بەدڵنیاییەوە ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە لە ناوچەبەتی لە ماوەی ڕابردووە لە ماوەی ئێستاش وە لە داهاتوش هەمان شێوە. ئەمڕۆ عێراق زەویەکی بەپیتە بۆ گفتوگۆکان و بۆ یەک نزیکردنەوەی دیرگاکان لە نێوان لایەنەکان. بەر لەوە گفتوگۆیەکی زۆر گرنگە بوو لە نێوان ئێران و وڵاتانی کەندا و کە عێراق نێوەندگیری دەکرد بە سعودیەشەوە و دیرگان نزیکبوونەوە هەبوو لە نێوان ئێران بەنمونە لەگەڵ وڵاتانی کەندا و ئیمارات و قەتەر و سعودیا. ئەلێرە عێراق ڕۆڵێکی زۆر گرنگ بینی لە تێگەیشتنی وڵاتانی ناوچەکە و عێراق خۆی لەوە بە دوور گرتووە بەڕاستی کە بە زۆرێک لە زۆرەکان بکەوێتە ڕوبەڕووبوونەوەی سەربازی لە نێوان لایەنەکاندا. بۆیە عێراق دوورە لەم شتە، دوورە لەو ململانەیە. ڕەنگە هەندێک هەڵوێستی چەکداری هەبوو بێت کە تاکوتەرا لێرە و لەوێ دەرکەوتبن، بەڵام ئەوەی کە ڕوویداوە بەهۆی ئەوە بووە کە خەڵکی ئێمە لە غەزا سزا دراون و هێرشیان کراوەتە سەر. بەڵام ئەمڕۆ عێراق بەگشتی بۆتە نمونەیەکی باش بۆ تەواوی لایەنە سیاسیەکان و عێراق بۆتە ناوەندی گفتوگۆی وڵاتانی دراوسێ بە دیاریکراوی وەکو گوتم لە نێوان ئێران و ئەمریکا تەنانەت و هەروەها وڵاتانی کەنداوی لەلایەکی دیکە. بۆیە ئەمڕۆ
عراق دوورە لەم بابەتانە تەنانەت لەسەر ئاستی جیهانیش تێڕوانی بەرامبەر بە عراق گۆڕاوە و هەز دەکەن کە دیموکراسیەت عراق خەریکە وردە وردە هەڵدەستێتەوە و ڕۆڵێکی پێشەنگارانە لە ناوچەکە دەبینێت و بەرەو گەشە پێدانی ناوخۆیی و گەشانەوەی ئابووری دەچێت. بەڵێ پاڵپشتیەک لە چوارچەوەی هەمانگیەوە بۆ سەردانەکەی سوودانی بۆ واشنتۆنە بێنرێت ئەم پاڵپشتی چوارچەوەی هەمانگی تا چەند واکە سەردانەکە سەردانێکی سەرکەوتوتر بێت. بەڵێ بە گوێرە زاریەکانی من چوارچەوەی ئەمە هەنگی هەموو جۆرە ئاسانکاریەکی کردووە و پشتگیریەکی زۆر باشی سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا کردووە نەک تەنیا بە چوارچەوەی هەمانگی بەڵکو هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت بە شێوەیەکی گشتی و هێزەکان هێزە سیاسەکان بە کورد و سونە و شیعەوە پشتگیری تەواوی سوودانیان کردووە بۆ ئەوەی سەردانەکەی بۆ ئەمریکا سەرکەوتوو بێت و پشتی ئەویان گرتووە لەم بابەتە لە سەردانەکەیدا بۆ ئەوەی ئەنجامێکی باشی بۆ تەواوی عراق هەبێت و کۆتایی بە بابەتی هاوپەیمانان و سزەکانی سەر بانکە عراقەکان بهێنێت و واروەها پەیوەندی عراق و ئەمریکا بچێتە چوارچێوەیەکی نوێ و بچێتە پەرژەوەندی هاوبەشەوە من وەکو چاودێرێک و دڵنیاشم تا ڕادەیەکی زۆر لەوە سەردانێکی سەرکەوتوو دەبێت. بەڵێ لەگەڵام پاڵپشتیانەی چوارچێوەی هەمانگی بێگومان ئەوترێت ناڕەزایەتیەکیش لەلایەن لە بەشێک لە شیعەکانەوە بەرامبەر بە سەردانەکە هەیە بە سەردانێکی پرۆتۆکۆلی ناوێ بن و ئەوان پێیان وایە ئەمریکا هەرچی بوێ ئەی سەپێنێ ئایا ترشی محەممەد شا سوودانی پێی ڕازێ یاخۆت پێی ڕازی نییە گرنگ نابێ ئەمریکا خواستەکانی خۆیە سەپێنێ ئەم لە ئێستاوە ئەم لێکدانەوەی بۆم کۆبنەوە بۆم سەردانە پێچانوانیە زووە. ئێمە باش شتێکمان لە بەرچاو بێت با تۆزێک بگەڕینەوە دووە بەر لە هەموو شتێک سەردانەکە لە سەردەوەی حکوومەتی عراقی نەبووە بەڵکو بە هەماهەنگی بووە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەمریکا خۆی داوای کۆبوونەوەی کردووە. دووەم ئەوەیە کە ئەمریکا ئێستا لە حاڵەتێکی بەهێزدا عراقیش بە هەمان شێوە لە حاڵەتێکی بەهێزدا و لە لاوازیەوە ناچێتەوە ڕەنگە هەندێک لایەنی شیعی هەبێت ئەمیان مەدڵ نەبێت بەڵام ئەمانە نوێنەرایەتی کۆی هێزە شیعیەکان ناکەن و نوێنەرایەتی تەواوی هێزە سیاسەکانی عراق ناکەن واتە ئەگەر لایەنێکی شیعی قسەی کرد لێرە لەوێ ئەمە واتای ئەوە نییە کە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت نوێنەرایەتی ئەم لایەنە ئەم کەسە دەکات بۆیە لێدوانەکان نوێنەرایەتی لایەنە سیاسەکان و چارچێوەی هەماهەنگێنین ئەگەر لایەنێکیان دوولایەن ئەم قسەیان کرد ئەمە لەلایەن خۆیەوە قسەی دەکات ئێمە پێویستە چاومان لەسەر چوارچێوەی هەماهەنگی و هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بێت کە ئەوانە نوێنەرایەتی زۆر هێزە سیاسەکان دەکەن ئەمان حکوومەتیان پێکێنەوە بۆیە ئەمە تێڕوانینە دروستەکەیەوە پێویستە بەم شێوەیە بێت و ئەمە ڕێگە دروستەکەیە لە پشگیریکردنی بەڕێز سوودانی بۆ ئەوەی سەردانەکەی سەرکەوتوو بێت و سوودانی بۆ خۆشی گوتوێتی ئێمە لە کاتێکدا سەردانی ئەمریکا دەکەین کە لە پێگەیەکی بەهێزداین و لە دوای ئەوەیە کە تەواوی داواکاریەکان بەو ئاڕاستەیەن کە کۆتایی بە ئەرکی هێزەکانی ئەمریکا لە عراق بهێنرێت و هەروەها بۆ ئەوەیە سروشتی پەیوەندی ئەمریکا و عراق بچێتە وارێکی دیکەوە و بە گوێرەی ڕێکەوتنی استراتیژی جێبەجێ بکرێت لەمەوە بەدووە و پێویستە ئێمەش ئەوە بزانین کە ئەم ڕێکەوتنە پێویستە وەکو خۆی جێبەجێ بکرێت چونکە ئەم ڕێکەوتنە تەنیا ڕێکەوتنێکی سەربازی نیە بەڵکو ڕێکەوتنێکی ئەمنی و سەربازی و فێرکاری و کۆمەڵایەتی و کولتوریە هەموو لایەنێک دەگرێتەوە بەڵکو ئێمە هیچ کام لەم شتانەمان نەبینیوە تەنیا بوارە سەربازیەکەمان بینیوە بۆیە پێم وایە سەردانەکەی سوودانی ئەم بابەتی یەکلایی دەکاتەوە میکانیزمەکان دەدۆزێتەوە. بەڵێ پابەتبوون بە دەستور و پاراستنی سیستمی فێدراڵی لە عراقدا تا چەند دەتوانین بڵین هەم خواستی بەغدا هەم خواستی واشنتۆنیشە. نعم طبعا الدستور حكم العلاقة بەڵێ دستور شكل الدولة وشكل شێوازی دەوڵەتی دیاری کردەوە شێوازی پەیوەندیەکان و شێوازی دەسەڵاتداریشی دیاری کردووە. عراق دەوڵەتێکی فیدرالیە پەرلەمان حکمی دەکات پەرلەمان لەلایەن هێزە سیاسەکانەوە پێکێنراوە ئەمیان هێزی سیاسی بەڕێزن ئەمڕۆ هەرێمی کوردستان هەرێمێکی دامپێدانراوی فیدرالی دەستوریە و ڕێز دەگیرێت حکوومەتەکەی بامان شێوە و پەیوەندی زۆر باشە لە نێوان حکوومەتی هەرێمی
کوردستان و حکوومەتی فدرالی ئێمە لە دیمەنی سیاسی لە بەغدا نزیکین و دەبینین کە چۆن سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات و چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی فدرالی و پەرەی سوودانی چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکات هەموو ئەمانە ئاماژەن بەڕاستی و ئەوەمان پێ دەڵێن کە حکوومەتەکان هەردووکیان ڕێز لەم سیستەمە دەگرن و ڕێز لەم شێوازە سیستەمە دەگرن کە لە عێراقدا هەیە بۆیە من پێم وایە عێراق سیستەمەکەی خۆی دەپارێزێت و بگرە هەوڵیش دەدات بۆ ئەوەی ئەم نمونەیە لە جیهاندا خەڵک چاوی لێ بکات و لە پارێزگاکانی دیکەش بگرن لە نێو عێراقدا جێبەجێ بکرێت و فیدرالیزمی نمونەیی لە نێو عێراق جێبەجێ بکرێت بۆ ئەوەی بواری خزمەتگوزاری بەرەو پێش بچێت. بەڵێ پاراستنی دۆخی ئەمنی و سیاسی و ئابووری یاخود باڵێن سەقامگیری سیاسی ئەمنی و ئابووری هەرێمی کوردستان تا چەند واکات بۆ سەقامگیری عێراقیش باشتر بێت. بارودۆخی ئەمنی و بارودۆخی ئەمنی هەرێمی کوردستان و لە بارودۆخی ئەمنی عێراق هەر پێشکارێک لە ئەمنیە هەرێمی کوردستان هەبێت پێشکاری بۆ سەر سەروەری عێراق بۆیە ئەمڕۆ حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی دەوڵەتی عێراقی بە شێوەیە گشتە و تەواوی حکوومەتەکانیش پێویستە ڕێز لەم تایبەتمەندیە بگرن و ڕێز لە ئەمنی و ئاسایشی هەرێمی کوردستان بگرن و وا بکەن کە ئەم نمونەیە کە لە هەرێمی کوردستان هەیە لە ئاسایش لە پارێزگاکان دیکە پەیڕەو بکرێت و بێتە نمونەیەکی باڵا. ئێستا عێراق لەسەر ڕەوگەی ئاسایش و سەقامگیریەکدایە و پێویستە ئەمە پارێزین ئێمە پێویستمان بە هێزی بیانی نەماوە لە نێو عێراقداوە پێشتریش ئەمەمان ڕاگەیاندووە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ڕای مەرجعەکان و ڕای شەقامی عێراقی هەمویان لەگەڵ ئەوەدان کە هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراق بچنە دەرەوە بۆیە ئەمڕۆ عێراق بە ئاراستەی سەقامگیری دەڕوات پێویستە ئەمە پارێزین و ئەمە کاردانەوەی دەبێت نەک بەتەنیا لەسەر هەرێمی کوردستان بەڵکو لەسەر تەواوی پارێزگاکانی دیکەی عێراق کە ئەو سەقامگیریەوە بخۆوە دەبینین جا ئەمە ڕەنگ دەداتەوە لەسەر خزمەتگوزاری لە دوای ئەوەی کە لە ڕووی سیاسی بینیمانەوەی لە پارێزگاکانی دیکە دەبینین چ لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاست و خۆرئاوای عێراق ئێستا ئەو زۆرە سەقامگیریە بەدی دەکرێت دەبینین ئێستا خەریکە شۆڕشێکی ئابووری لە ڕێگایە وردە ئەمە بەدیار دەکەوێت لە لێدوانەکان و عێراق هەنگاو دەنێت. بەڕێز محەممەد حەسەن سەعادی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا بۆ سوپاس.